مافەکانی مرۆڤ لە هەرمی کوردستان بە تایبەت بارودۆخی زیندانیان زۆر جار بۆتە جێگای ڕەخنەی ڕێکخراوەی و دەوڵەتی و ناوخۆییەکان. هەرچەندە حکوومەتی هەرێم هەموو کات وەڵامی خۆی بۆ ڕەخنەکان هەبووە. بە پێی زانیاریەکانی NRT چەند جارێک باڵیۆزی بەریتانیا لە عێراق سەردانی هەرمی کوردستانی کردووە بە تایبەت بۆ بەدواداچوونی ڕەوشی زیندانیەکانی هەرێم. لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان ئاماژە بۆ دەکات لە چاکسازیەکاندا ئەشکەنجەدان زۆر دەگمەنە، بەڵام لە کاتی لێکۆڵینەوەدا بە شێوازی جۆرا و جۆر زیندانی ئەشکەنجە دەدرێت و ڕەوشی زیندانیەکان لە گرتوخانەکانی ئاسایش تا ڕادێک خراپە، چونکە ئەشکەنجەدان لەوێ زۆر زۆرە. لە چاکسازیەکانە ئەشکەنجە زۆر دەگمەنە مەگەر زیندانیەک مخالەفە بکە لە بەرەوەی تەواو حکوم دراوە و دەبێت لە چاکسازی ماوەی حکومەکەی تەواوکە. بەڵام لە قۆناغەکانی لێکۆڵینەوە ئەوانەی لای ئاسایشن کەمیان هەیە ئەشکەنجە نەدرێن. پێشێلکاری زەقی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان بوونی هەیە. دەستەی سربەخۆی مافی مرۆڤ لە هەرێم کە چاودێری ڕەوشی مافەکانی مرۆڤ دەکات لە هەرێم و ساڵانە راپۆرتی خۆی بڵاو دەکاتەوە. ئەماژە بۆ دەکات بەراورد بە ساڵانی ڕابردوو حکومەتی هەرێم هەنگاوی باشی ناوە لە بواری مافەکانی مرۆڤ، بەڵام هێشتا چەندین دۆسیە ماون لە دادگا یەکلایی بکرێنەوە. ئێمە لە ئێستادا پێمان وایە بەرەو باشتر دەچی و ئەوەی کە لە ڕابردوو چەند کەم و کوڕێگەگەر هەبوو بیتن دوا بە دوای راپۆرتەکانیمە و دوا بە دوای سەردانەکانمان وە حکوومەتی هەرێم خۆشی بەڕاستی کۆمەڵک هەنگاوی باشینە بۆی کە تەنانەت چونکە ئێمە کە تۆ دەڵێی ڕەوشی زیندانیان چۆنە تۆ باسی هەموو شتەکان دەکەی، بینایەکەی، شوێنەکەی و چۆنیەتی ئەو کەیسانەی کە لەلایەن ماوە. ئێمە دەزانین بەداخەوە تا ئێستاش کۆمەڵێک کەیس لە دادگاکان ماوە کە دەبوایە زووتر یەکلا بکرێتەوە. زۆر جار لە هەرێمی کوردستان باس لە مامەڵەی خراپ و ئەشکەنجەدانی زیندانیان دەکرێت کە بە پێشەلکاری ئاشکرای مافەکانی مرۆڤ دادەنرێن. لە ئێستاشدا چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی بە دوواداچوون بۆ مافەکانی مرۆڤ و بە تایبەت ڕەوشی زیندانیان لە هەرمی کوردستان دەکەن. بەرزان مەلامین، NRT هەولێر.